ڕۆبۆچینی هاوڵاتیانمان بینی منیژە سەزیاتر لەسەرم بابەتە دەدوێم لەگەڵ دەروونناز سیڤان ساڵح بزانین ئایا هاوسەران تا چەند تێگەیشتنیان هەیە و لەسەر ڕاو بۆ چوونە جیاوازەکانیش کۆکن. خات و سیڤان بەخێر هاتی بەنیت باش. بەنی تۆش باش. زۆر سپاس ڕۆژێکی باش بۆیەوە. زۆر سپاس. ئەو بابەتەمان بینی زۆرێک لە خانمان لە پیاوان بەشدار بوون باسێوانە کردکە هەندێک جار ئەوەی منێڵم ئەو بەدڵی نییە یاخود ئەوەی کە من بەدڵم نییە. ئەمە لە چیەوە سەرچاوە ئاگرێ؟ ئایا تەنها لە هاوسەراندا ڕەنگەداتەوە یاخود بوونی ڕای جیاواز و یەکتر قبولکردن لەکوێوە سەر هەڵەدات؟ سەرەتا سوپاس بۆ پێدانی ئەم دەرفەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە. بەڕاستی پەیوەندی نێوان هاوسەران پەیوەندێکی پیرۆزە، پەیوەندێکی دوور و درێژە و لەسەر کۆمەڵێک بنچینە و بنەما دروست بوو پێکاتوە. زۆر گرنگە وەکو هەموو کەناڵەکان و لایەنەکان گرنگێکی زۆر بەم لایەنە بدرێت. لە ڕاستیە کە هەر کەسێک دوو هاوسەرێک کە سەرەتا بڕیاری هاوسەرگیریە دەن لەگەڵ یەکتریە، ئەم دوو کەسایەتی جیاوازن، لە دوو باگراوندی جیاواز گەورە بوون، لە دوو خێزانی جیاوازەوە گەورە بوون، تێڕوارینیان، خاصێتی کەسایەتیان، حەز و خولیا و ئارەزۆکانیان بە تەواوەتی جیاوازە لە یەکتر. هیچ دوو کەسێک نییە بڵین هەموو حەز و خولیا و ئارەزوو کەسایەتیان وەکو یەکتری بێ. ئەگەر ئەم شتەوا بواە ئەوە یعنی با بڵین هاوسەرگیری پرۆسی هاوسەرگیری لە نێوان دوانەکانە ڕووی ئەدا، نەک دوو کەسی جیاواز، دوو کەسی نێوان دوو خێزانی جیاواز. هەر لەبەر ئەمەیە هەموو ئینسانەکان خۆی گەورە بە جیاواز لە یەکتری دروست کردوون، لەگەڵ یا هاوسەرگیری داناوە بۆ ئەوەی یەکتری تەواو بکەن. تەوازنێک باڵانسێک هەبێ وەکو تەرازوێک لە نێوان ئەم دوو کەسایەتە جیاوازە کە لە دوو شوێنی جیاواز و بە دوو خولیا و ئارەزوی جیاوازەوە بڕیاری هاوسەرگیریان دا. ئەوەی کە گرنگە لێرە باسیکەنەوەی ئایا ئەو جیاوازیە قبولکردنی لە دواوەیە یاخودنە؟ اینجا ئەوە شتێکی زۆر دروستە لە نێوان هاوسەرگیریە کەوەکو وتمان لە دوو شوێنی جیاوازەوە هاتوون پێویستیان بە قبولکردنی یەکتری هەیە، یعنی چکە ئەوان ژیانێک ئەژین بەیەکەوە ژیانێکی درێژخایەنە، نەکو تەنها ئەوەی کە سەرەتایەکی خۆش بەڕێ بکەن و پاشی تووشی کۆمەڵە بربەستێک ئەبنەوە لە ژیانی هاوسەرگیریانە و نەتوانن ئەم شتانەی یەکتری قبول بکەن. یعنی سەرەتا زۆر زەرورە پێش هەبوونی هاوسەرگیری هەر کەسێک لە هەردوو لایەن چ لە ژنەکە و چ لە پیاوەکە بزانن چاوەڕوانیان چیە بۆ ئەم هاوسەرگیریە. واتە هاوسەرگیری بە تەنیا ئەوە نییە کە سەرەتایەکی خۆش دەست پێ ئەکات، هەست و سۆزی تێایە، بۆ نمونە پڕکردنەوەی کۆمەڵە غەریزەیەکی ئینسانی تێایە. بەڵام پێویستەکە کەسەکان چاوەڕوانیان بۆ مستەقبەلێکی دوورتر هەبێ، چکە ئەم ژیانە بە تەنها سەرەتایەک نییە، کۆمەڵە بربەستێکە، کۆمەڵە ناخۆشی بەیەکەوە تێپەڕاندنێکە، هەر شتێکە کە هێتە ڕێگەی تۆ. ئیجا قبولکردنی ئەم جیاوازیانەشمان بەستمان لە چییە؟ یعنی قبولکردن نەک با بڵێن تەحملکردنی، چکە وشەی تەحملکردن لە وشەی قبولکردن جیاوازە. بۆچی؟ کە کاتێک تۆ تەحملی کەسێک ئەەکەی ئەمە ئەو کاتە بیرکردنەوەی خراپە بۆ دروستەکە و لەگەڵی دڵی خۆش نییە، یعنی هەست و سۆزەکانی لەگەڵ ئەوەیانی کە تو تەحملی وەزعەکەکە ئەڵی با بەرگە بگرم تاو هەموو شتێک باشە بێت، بەڵام لەگەڵ هیچ مناڵ یاخود لەبەر هەندێک ئامانجی دیکە بەڵام بەڵام تۆ دەرونیان مرتاحە ناکە ئەم شتێکە تۆ تەحملی ئەەکەی. بەڵام ئەگەر قبوڵە کرد لەگەڵ یا بیرروڕاکانە جیاواز و لەسەر ئەم قبولکردنە، یعنی تێگەشتی لەوەی کە ئەم هاوسەرەکەی تۆ ئەم شتانەی تایە خاصێتی تایبەتی خۆین، تۆ قبوڵە کرد ئەو کاتە هەستی ناخۆشە بۆ دروست نابێ، قبوڵە کردو بەو جۆرەی کە هەیە. یعنی شتێک هەیە وتەیەکی زۆر جوانە، ئەو شتێک کە ئەڵێ یعنی تۆ پێویستەکە چاوەڕی ئەو شتە لە هاوسەرەکە و نەکەی کە وەکو ئەوەی تۆ بتەوێ هەبێ، یعنی من بمەوێ هاوسەرەکەم چۆن بێ پێویستەکە ڕێک بۆ جۆرە بێ. ئەمە شتێکی نادروستە. بەڵکوشتی دروست لێرەیە چۆنە؟ قبولکردنی ئەوەی کە هاوسەرەکەم شتەکانی لە من جیاوازترە، قبولکردنی جیاوازەکانی یەکتریە. واتە تەحملکردن نا، بەڵام قبولکردنی جیاوازەکانی یەکتری. باشە، کەواتە چۆنە بێت کەسەکان تاکەکان خۆیان ئامادە بکەن بۆ ئەو پرۆسەیە. وەکوتێ پرۆسەکە تەنها سەرەتایەک نییە، هەندێ بابەتی ڕۆتینی و جوانکاری و بابەتە کەمالیەکانی ژیان نییە. کەواتە ئامادەکاریەکان بۆ پرۆسەکە چۆنە بێت؟ زۆربەی کات عادەتەن دوو کەس کە بڕیاری هاوسەرگیریە دەن بەشێکی زۆریان لەسەر بنچینەی خۆشەویستی ئەم بڕیارادەن و خۆشەویستی شتێکی زۆر گەورە و پیرۆزە لە مابینی دوو کەسە و هیچ پەیوەندیەک وەکو پەیوەندی هاوسەران نییە. پەیوەندی هاوسەران جیایە لە پەیوەندی خوشک و برا، جیاوازە لە پەیوەندی برادەرایەتی، جیاوازە لە پەیوەندی خزم و کەسوکارێتی. یعنی ئەم دوو پەیوەندی ئەم کۆمەڵە ئەساسانی کە بەیەکەوەی بەستونەتەوە زۆر جیاوازە لە هەموو پەیوەندیەکانی تر. بۆیە قەراردان و بڕیاردان لەسەر پرۆسی هاوسەرگیری زۆر مهمە لە سەرەتای ژیانیانەوە چۆن دەستەکەن، وەکو سەرەتاوتم چاوەڕوانیان چیە بۆ ئەم هاوسەرگیریە و تێبگەن و یەک جیاوازەکانی یەکتری بناسنەوە. ئەوەی کە مهمە ناسینەوەی جیاوازەکانە
کە تۆ ناسیتەوە ئەتوانی لی تێبگەی ڕێزی بگری لەسەر بنەمای خۆشەویستی قبوڵی جیاوازیەکان بکەیت. یعنی گرنگترین شت لەوەیە کە تۆ بیدایەت بڕیاری هاوسەرگیریە دەی ناسینەوەی جیاوازیەکانی یەکتریە و لەسەر بنچینەی خۆشەویستی و ئەو ئەساسانە بڕیاری ئەوادەی کە هاوسەرگیری دەست پێ بکەن و بەردەوام بن لەسەر ژیانکردن. بەڵام ئەوەی کە بینین لەناو کۆمەڵگەی ئێمە بۆ پێی کە تا ڕادەیە کۆمەڵگەیەکی ئەگەر بڵین پیاوسالارە ئەوەیە کە پیاوان هەمیشە سەپاندنیان هەیە لە ڕاو بۆ چوونەکانی خۆیان سەپاندنیان هەیە و لە بەرامبەرە خێزانەکەی ژنەکەی تەحملکردنی هەیە ئەوەی کە تۆ باست کرد کەواتە قبولکردنیە. ئەمە هۆکاری چییە وای کردووە کە تا ئێستاش بەردەوام بێت؟ زۆربەی کات نەبوونی گفتوگۆیەک و گوێگرتنێکی باشە لە نێوان هاوسەرەکانە بۆ یەکتری کە شتێکێتە پێشەوە یان کە جیاوازیەکیان هەیە یعنی یەکسەر ئەچن بۆ بڕیاردان خێرا ئەگەن بە دەرەنجامەکەی پێش ئەوەی دانیشن بە یەکەوە گفتوگۆیەکی باشیان هەبێ و گوێگرێکی باش بن بۆ یەکتری چکە تەنها بەکردنی قسە و وەرگرتنی شت لەم و لەو یعنی زۆرتر کاریگەریە خاتە سەر پەیوەندەکان وەکو وتمان کە هاوسەران لە دوو خێزانی جیاوازەوەیەن و ئەوەش زۆر باش ئەزانین لە کۆمەڵگەی کوردیا ئەو دوو ئایلە هەم ئایلی ماڵی ژن و هەم ئایلی ماڵی پیاوەکە زۆر کاریگەریان هەیە لەسەر پەیوەندی ئەم دوو کەسە. یعنی لەم خاڵەیە بۆی هاوسەران سەرکەوتوو بن زۆر پێویست ئەکا خۆیان بکەن بە چەقی ژیانی خۆیان سنتەری ژیانی خۆیان بن. یعنی ڕاستە هەموو کات تەداخل هەیە لە چواردەورەوە لە عیلەکانیانەوە لە برادەرەکانەوە بەڵام مهمترین شت پەیوەندی نێوان ئەم دوو کەسەیە. یعنی هیچ کەسێک ناتوانێت وەکو خۆیان لەم شتە تێبگا و هیچ کەسێکیش ناتوانێت وەکو خۆیان چارەسەرێک بۆ ئەم شتە بدۆزێتەوە چکە ئەوان هەست بە جیاوازیەکانی یەکتریەکەن نەکەسانیکە لەوەیە تەداخلکردن لە مۆزعەیە یعنی مشکیلەکە گەورەتر بکە بەڵام جوانترین و باشترین ڕێگە ئەوەیە کە دانیشتنم دوو هاوسەرە گوێ بۆ یەکتری بگرن و گفتوگۆیەکی ینی ڕوون بکەن لەگەڵ یەکتریە و لەگەڵیشیا ینی هەنێجار پێویستی بە قوربانیدانە تۆ کە شتێکی هەیە و هاوسەرەکە و ینی حەزی بەو شتە نیە و پێی خۆش نییە ینی پێویستەکە تۆ هەنێجار لە هەنێشتی خۆش بی ینی هەز بکەیت کە پێویستی هاوسەرەکە لە خۆشبوونە دروستە بێت. یعنی بۆ نمونە کە تۆ هەستەکەی پێویستی هاوسەرەکە و ئەوەیە کە شەوانە بچێتە دەرەوە ئەمە شتێکی زۆر باوە لە ناو کۆمەلگا کە هاوسەرەکان وا ڕاهاتون شەوانە بچنە دەرەوە خێزانیان بەجێبهێڵن زۆربەی کات ئەمە لەوەیە مشکلەیەک بێ هاوسەرەکە هیچ ئەم شتەی بەلاوە خۆش نەبێت. یعنی پێویستی ئەم شتە دانیشتن و گفتوگۆکردنە من تێگەم لە هەستی تۆ ئەزانم یعنی کە تۆ هاوڕێتەیە لە دەرەوە برادرت هەیە پێ و خۆشە هەستێکی خۆشە بۆ دروستە بێت کە شەوان ئەچیتە دەرەوە بەڵام لەگەڵیشی خێزانە هەیە بۆ نمونە مناڵە هەیە ئایلێکی هەیە لە ماڵەوە لە هەمان کاتە ئێمەش پێویستیمان بە گرنگی پێدانە پێ چۆنە ینی بەیەکەوە ڕێ بکەوین لەسەر ئەم شتە جدۆلێک دانین کاتێک دانین بۆ نمونە هەموو کۆتایی هەفتەکان تۆ لەگەڵ برادەرەکان ئەتوانی بچیتە دەرەوە بەڵام ڕۆژەکانی کە لەگەڵ ئێمە بی یا لە هەفتەکە یا چەند ڕۆژێک لەگەڵ ئێمە بەسەربەری ڕۆژەکانی تر تۆ ئازادی لەوەی بچیتە دەرەوە واتە تێگەشتووی لێ قبوڵە کردووە لەگەڵ ئەگەن بە دەرەنجامێک بۆ گفتوگۆکردن و لەو کاتەشە کە ئەو هاوسەرە زۆر پێویستی بەچوونە دەرەوەیە هەموو شەوەکان قوربانی ئەو شتە ئەیە کە ئەم حەزەی تۆزێک ڕێک بخاتەوە چکە ینی ئەمە هەموو کات بە پێی حەزەکانمان بجوڵینەوە ژیانکردن ناتوانێت بە شێوازێکی باش بەردەوام بێ بەڵکو پێویستەکە هەنێجار حەزەکانمان کۆنتترۆلکەین بۆ قوربانی بدەین بۆ یەکتری ئینجامە بەستمان ئەوەیە لە قوربانی باشە خۆشەویستی توانێت هەموو کاتێک لەو بابەتەیە لەو مۆزوعی کێمە باسیەکەین ڕۆڵێکی باش بگەڕەیە خود زۆر جار خۆشەویستیەکە ئەبینین خێزانێک هەبوو یا خود ژنێک هەبوو بینی ومانەوە توێتی ئەو نم خۆشەوێت چاوپۆشیم لە زۆر شتی کردووە ئەمە تا چەند دروستە؟ ینی وەکوتم خۆشەویستی بنچینەیەکی سەرەکی هاوسەرگیریە و پێویستەکە لە بینی هەموو هاوسەرانە هەبێ بەڵام هەموو شتێک با بڵێن حەدی هەیە بۆ نمونە تۆ دا بنیشیت لەوەی کە هەموو شتێکی هاوسەرەکەت قبول بکەی تەنیا لەبەر ئەوەی خۆش ئەوێ و بزانن ئێوە جیاوازەکانتان زۆر زۆرە شتێکی ئاساییە بەڵام لە کاتێکە ئەمە ئازار بەخۆ نەگەیەنێ و دەرونی خۆ هیلاک نەکە و لە ژیانی خۆتا تۆ بە تەنیا تاکە کەس نەبی کە هەموو ئەم قوربانیانە ئەدەی یعنی هەنێجار تۆ هاوسەرەکی خۆتی زۆر خۆشەوێ و لەگەڵی ئەگونجەی و زۆر شتی لێ قبول ئەکەی لەبەر ئەوەی کە هاوسەر تۆ خۆشەویستی هەیە لە نێوانتانە شتێکی ئاساییە بەڵام ئەگەر ئەم حەدا زیاد لە ڕادەبوو یعنی هاوسەرەکە زۆر ئیستیغلالی ئەوی تریان کرد لە هەر لایەنێکەوە بێ و خۆشەویستیەکە بەربەست بوو لەوەی کە بۆ نمونە قەرارێک ئەگەن بەچی لە پاش ئەوە لەوەیە ینی بگەن بەوەی کە جا ببنەوە ینی ئەم جابوونەوە شتێکە کە ئێستا زۆر باوە لە نێوان هاوسەرانە لەوەیە زۆربەی کات بەهۆی تێنەگەشتنی نێوان هاوسەرەکانەوە بێ بەڵام ینی خۆشەویستێکی زۆر لە ڕادە بەدەر لە نێوان هاوسەرەکانە زۆر جار ئەبێتە هۆی ئازاری دەرونی بۆ لایەنێکیان و ئەو ئازارە دەرونیە ینی هەتاکەی ئەتوانێت لەگەڵی هەڵبکا و بەردەوام بێ و کاریگەری لەسەردانێ
بۆیە یعنی لە هەموو شتێکە ئێمە ئەتوانین بڵێن حەلێک هەیە و بە گفتوگۆکردن هەموو کات ئەتوانین بگەین بە چارەسەرێک بە حەلێک بۆ هەبوونی ئەو جیاوازیانە یا ئەو خۆشەویستێکی لە هەندێک کەس هەیە لەوانەیە مەجای گفتوگوی نەهێشت بێتەوە با سێر نەکەین کە هەموو دوانەیەکی دوو هاوسەرێک ئەتوانن بە گفتوگۆ کێشەکانیان چارەسەر بکەن ڕاستە لەوانەیە مەجای هیچ شتێک نەمابێتەوە لەم حاڵەتەیە ئەگەر باسی ژنانکەین چۆن تەعامل بکە لەگەڵ مەردەکە ئەگەر بۆ نمونە ئەوەی کە ئەو ئەوێت ئەوەی کە لی داواکات بووی جێبەجێ ناکات یاخود ڕاوبۆچوونی زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی ژنەکەی لێ ئەمەڵێن نا ئەوەی ژنەکەی داوایەکە ئەمەڵێن نا بە پێچوانە شۆهر دروستە زۆر جار پیاوەکە ئەکەوێتە هەمان کێشەوە بەڵام مەجای گفتوگۆشیان لەماوە دەم حاڵەتیا چی بکرێت ینی لە کاتێکی ئاوایە کە ئەم جۆرە شتانە کە زۆر ڕوو ئەدەن زۆر جار ینی پێویستە لەلایەنێکیانەوە پێویستی بە قوربانیدان بێ و کۆی پێشتریش باسمان لێوەکە ینی ژنومێر دوو کەسی جیاوازن لە دوو وتمان لە دوو شوێنی زۆر جیاوازەوە بەیەکەوە ژیانێکی بەردەوامی بەیەکەوە ئەژین و لە کاتێکا بۆ نمونە لە هیچ تێگەشتنێک نەمایەوە و هیچ قبولکردنێک نەمایەوە ئێمە ناتوانین قەرار بدەین بڵین پێویستەکە ئێوە بە ئەم جۆرە ڕفتار بکەن بۆی بگەن بە چارەسەرێک یعنی چکە هەموو کەسەکان لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تر ئەگۆڕێ من ئەزانم هاوسەری خۆم بە چ شتێک هاوکارە و بە چ شتێک ئەتوانین بگونجین بەیەکەوە و هەر کەسێکی تر بە جۆرێک خۆی باشتر لە هاوسەرەکەی تێگا وەکو ئەوەی ئێمە لە دوورەوە بیان بینین بڵین ئەم شتە هاوکاری ئێوەکە لەم حاڵەتەیە پێویستەکە ینی ڕاوێژکارێکی دەرونی ببینن ینی خۆ دەزانی مەجای دەرونی لە ئێستا لە کوردستانە ینی شتێکە زۆر کەم بەیاخی پێدرێ و گرنگی پێدرێ بەڵام لە هەمان کاتە خۆشبەختانە کۆمەڵە کەسێکی زۆر سەرکەوتومان هەیە کۆمەڵە دەروونزانێکی زۆر سەرکەوتومان هەیە ئەتوانن هاوکاری خێزانەکان بکەن لەم بوارەوەیەوە ئەوەی پێویستە لە ئێستاە ینی ئەوەرنێسە وەکو ئەوەی بڵین ئەوەکی بە ئاگاهاتنەوەی کەسەکانە بزانن ئەم شتانە هەیە مەجالێک هەیە کە تایە ئەتوانی تۆ هاوکاری تیاوەربگری سنتەری ڕاوێژکاری خێزانی هەیە کەسانی دەروون ناس و پسپۆر هەن داوای چارەسەری لەم کەسانە دروستە بەڵام زۆر جار کەسانێکان کە زۆر خۆیان لەوە باشتر و گەورەترە زانن کە ئەسڵەن پێیان ئەی بە هەر بچنە لای کەسێکی ڕاوێژکار پێیان دروست نییە یاخود هەر هیچ هەڵێک لە خۆیان نابینێ هەست ناکە ئەم هیچ کێشەیەکی هەیە و تەنها بەرامبەرەکەیەتی کە زیانی پێگەێنێت یاخود بە قسەی ناکات لە ژێر ڕێنمایەکانی ئەوە هەڵس و کەوت ناکە لەم کاتەیە چی بکرێت خۆی مشکلەکان زۆربەی کات لەوە سەر هەڵەدەن ینی هەر کەسە خۆی بەڕاست دەزانێت و هەستە کاوشتانی خۆی ئێڵێ دروستە نەکەوەی کەسی بەرامبەری و هەستەکە هیچ کەس لە خۆی زانیاری زیاتر نییەوە بیان پڕ معلوماتر نییە یان ناتوانێت کورد نییە زۆربەی تاکەکانە نەک لە نێوان هاوسەرەکانە هەر لە نێوان هەموو کەسە لە نێوان کۆمەڵگایە هەر کەسێکە یعنی قسەکات هەستەکە خۆی پرفێکتە کەم و کوڕیەکی نییە تەواو خۆی ئەتوانێت چارەسەری هەنێشت بکە و بڕۆی بە زۆر شتی تر نییە بۆ نمونە بڕۆی بە چارەسەر وەرگرتنی دەرونی نییە کە ئەمەش ینی شتێکی زۆر بەربڵاوە ئێستا لە جیهانە بەڵام لە کوردستانە ئەو شتێکە گرنگی پێنادرێ یعنی ڕەنگە من بێم ئامۆژگاریەکی تۆ بکەم نەسیحەت بکەم بەوەی کە چی بکەی لە پەیوەندی هاوسەریتانە بەڵام ئەم شتە زیانی زیاتر بگەینە بە پەیوەندیەکەتان ئەمە جیاوازترە وەک لەوەی کەسێکی پسپۆرت و ئەبینێ و بە گفتوگۆکردن پێکەوە هەردووکتان یعنی حەلێک ئەبیننەوە بۆ ئەم مشکلەیە بۆ ئەم کێشەی لە نێوانتانە هەیە جا لەبەر ئەمەیە یعنی پێویستیمان بە کەسانی پسپۆر هەیە نەک ئامۆژگاری وەرگرتن لە کەسانی ناپسپۆرەوە و شتێک لێرە هەیە ینی زۆرم پێ خۆشە باسی کە من زۆربەی کاتەکان لە سوۆشیال میدیای ئەو شتە ئەبینم گروپمان هەیە ئێمە عادەتەن گروپمان هەیە تایبەتە بە خانمانیان گروپمان هەیە بۆ مشاکی لە ئۆشتانەیە ئەبینی پڕە لە کەسانی نەشارەزا یعنی ئیتر لە کەسی نەخوێنەوارەوە بیگرە هەتا هەموو نوع کەسێکی تایە و کەسێکی شێت مشاکیلەکەی خۆی لەم گروپەیە پۆستەکە و داوای ئەوەکە کەسێک چارەسەری بۆ ببینێتەوە یان داوای ئەوەکە چ شتێک چارەسەری کێشەکەی ئەمەکە تکایە هەمووتان ڕای خۆتان بڵێن لەبەر ئەوەی من هیچ کەسێکم نییە یارمەتیم بدات تووشی سەر لە شێواویەکی باشە بزەبێت اینجا ئەم سەر لێ شێواوە زۆر لە ناو سوۆشیال میدیای ئێستا باوە کە ئەچی کۆمنتەکانە بینی سیر ئەەکەی ینی هەر کەسێک ڕائێکی هەیە هەر کەسێک لە ژیانی خۆیەوە کەچی ئەبینێ ئەو شتەڵێ و ئەم شتانش بە تەواوەتی جیاوازن لەگەڵ و کەسێک کە پرسیاری بۆ چ شتێک کردوە ئەمە لە جیاتی ئەوەی کێشەکەی چارەسەر بکە بەڵکو گەورەترێکە ئەخاتە نێوان یعنی ململانەیەکی قوڵترەوە کە نازانێت چه بڕیارێ بدا جا لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بە کەسانی پسپۆرە و هەتا بتوانن یعنی خەڵکی کۆمەلگا دوورکەونەوەی لەوەی کە کێشەکانیان بێنە نێوان سوۆشیال میدیا و لە سوۆشیال میدیا بەدای چارەسەرێک بگەڕێن لە کەسانی ناشارێزا و ناپسپۆر یعنی تەسەورەکەی هەنێ جار کە من کۆمنتەکان ئەبینم ینی شۆکە بم کە کەسێک چۆن بیرڕای هەیە لەسەر ئەو مۆزوعە چۆن یەکسەر قەراری بۆ ئەداڵی جابەرەوە ناناجیانەبییتەوە دانیشە
ینی شتەکان زۆر بە سەیری ئەڕۆن اینجا هیوادارم لە ڕێگەی ئەم بەرنمەیانەوە ینی بتوانێت هۆشیاری بڵاو بکرێتەوە کە بێن بۆ لای چە بۆ چارەسەر و چۆن بتوانن نەکەنە پێوەرێک بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. هاتو سیڤان ساڵح من خۆشحاڵ بووم سپاس بۆ زانێرەکانت تەوەرەکە گفتوگوی زیاتر هەڵەگرێ بەڵام دەرفەتی بەرنمەکەرەوەندە بوو سپاس دەکەم. ئەمێ ئەوش باس بکەم کە زۆر خانم هەیە بە تایبەت خانمان لەنا ئەوانەوە کێشانە بە قسێ لە سوودی پیاوانیش بکەین هەمیشە پێیان وایە ترکە هاوسەرگیریان کرد ئەبێت ئەو پیاوە تەواوی ژیانی و هەموو بیر و بۆچوون و ژیانی تایبەتی خۆی پێشکەش بە ئەو بکات. ڕاستە لەوانێ ساڵێک 2 ساڵ بتوانێت بەڵام وای لێ مەکە کە بێزار بە ئیتر هەرگیز نەتوانێت هیچ شتێکی لەگەڵ تۆیان شێر بکات و هیچ شتێکی لەگەڵ تۆیان دڵخۆشی پێ بەخشێت. ژیانی تایبەتی پیاوەکان بەهێڵنەوە ژیانی خۆشببختی بۆیان بهێڵنەوە کە بەدەر لە تۆ خۆشی دیکەش هەیە ئەتوانێت لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ هەر کاتێکی تر هەر کەسێکی ترە بەشی بکات ئەگەر لە سنووری هاوڕێتی و هەر شتێکی دیکە بمێنێتەوە ئەمە دروستە بەڵام بەداخەوە خانمان هەست دەکەن کە زەواجیان کرد ئەو پیاوە ئیترە بێ بە چوارچێوەی ماڵەکەی ئەوە نەچێتە دەرەوە ئەمەش پەتەکەی زۆر کورتە بێ و ناتوانێت بەردەوام لەگەڵ یا بمێنێتەوە. بەو هیوام کە گفتوگۆکەمان لەگەڵ خاتو سیڤان جێی سوود بوو بێ و توانی بێتمان گفتوگۆکەمان سوودێک بە خێزانەکانیش بگەێنین. سپاس بژی سپاس دەکەم.